بسم الله بەناوی خوای بەخشندە و میهرەبان. خۆشەویستانم دووبارە ئاشتی پەروەردگارمان لەسەر بێ. ئاشتی پەروەردگار وەکو نمەی باران لەو بەهارە بەسەرماندا بڕژێ، لەو ڕەمەزانە دڵەکانمان ببوژێنیتەوە بە ئیمان چۆن ئەو بارانە دار و درەختەکان دەبوژێنتەوە. خۆشەویستانم زانایان کۆکن لەسەر ئەوەی کە چاکەیەک بکەین لەو مانگا خێر و بەرەکەتی گەلێک زۆرە. یعنی چاکەی ئەو مانگا بە دەقات و بە سەدقاتی مانگەکان و کاتەکانی ترە. ئەگەر درەختێک بچینین، ئەگەر ژینگە پاک بکەینەوە، ئەگەر هەنگاوێک بنین و چاکەکار و بەخشندە بین، هەموو ئەو بابەتانە خێرێکی گەورەیە. دەوەرن بامەردی خوابین لەو مانگەدا درەخت بابچێنین کە بەرەو بەهارە و هەروەها لە کانگای دڵمانەوە لە خوای گەورە بپاڕێنەوە، خوایە بارانمان لە بۆ بارێنە، ئەو ژینگەیە ببوژێنەوە. خودایە چۆن دڵەکانمان بە ڕەمەزان دەبوژێنیەوە، دڵەکانمان بەو قورئانە دەبوژێنیەوە، ژینگەشمان لە بۆ ببوژێنەوە، دار و درەختمان لە بۆ سەوز بکەوە، بەهارێکی ڕەنجینمان بدێ، گوڵە ڕەنجینەکان، گوڵە نازدارەکان کە چاوەکانمان دەگەشێنەوە، دڵەکانمان دەگەشێنەوە. یا ڕەبی خودایە بێ ئومێدمان نەکەی، بارانمان لە بۆ بارێنی ژینگەمان لە بۆ ببوژێتەوە، چۆن دڵەکانمان بەو قورئانە بوژاوە و لەو ڕەمەزانە دڵەکانمان دەبوژێتەوە. چاوتان ماز دەکەم، سپاردەی خوابن، هەردەم بەختەوەر بن، ئاشتی پەروەردگار لەسەر هەموومان.